مانگی پیرۆزی ڕەمەزان فێری ئەومانی کرد کە ئێمە دەتوانین خۆمان لە غەش و لە خیانەت و لە حرام بپارێزین. مانگی پیرۆزی ڕەمەزان خۆمان پاراست لە غەش، لە حرام خواردن، کەواتە دەتوانین دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە خۆمان لە حرام بپارێزین، ماڵی خەڵک بە حرام نەخۆین، غەش و خیانەت نەکەینە خەڵکی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت بە ئێمەی فەرمووە دوای مانگی ڕەمەزان ئاسایی غەش بکەن، قۆڵی خەڵکی ببڕن. خوای گەورە فەرموویەتی نەخێر، لە قورئان و حەدیثا نەهاتووە تەنها مانگی ڕەمەزان حرامە غەش بکەیت، تەنها مانگی ڕەمەزان حرامە حرام بخۆی، دوای مانگی ڕەمەزان احتیادیە. نەخێر، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم والمكر والخداع في النار، ئەوەی فڕوفێڵ بکە بۆ ناو جەهەنەمە. نەفەرمێ دوای مانگی ڕەمەزان ئاساییە، کەواتە فێڵکردن غەشکردن حرامە هەتا ئەو ڕۆژەی دەمریت. مانگی ڕەمەزان حرامت واز لێ هێنا، دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بە لەسەری کە حرام مەخۆ، حەڵاڵ خۆر بە. کەواتە ئەو مانگە فێرمانی کرد دەتوانین کۆمەڵە شتێکی وازی لێ بهێنین. دەی دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بە لە حەڵاڵ خواردن، خۆ تووشی حرام مەکە، حرام خۆر مەبە، چونکە سەرنجامەکەی بۆ ناو ئاگری دۆزەخە. سبحان الله، لە مانگی ڕەمەزاندا کەسێک لە ئێمە دەترسێ یەک تکێک ئاو بڕواتە قورگیەوە. هەومان ناترسین کە بە ڕۆژوین؟ ئەترسین یەک قومێک یەک تکێک ئاو بڕاتە خوارەوە بە ناو قورگمانە. بۆچی دەترسین؟ چونکە دەڵێن ئاو خواردنەوە حرامە، تەئسیر لە ڕۆژەکەمان دەکات. لەوە بەهێزتر، لەوە ورتر دەترسین لەوەی کە قەترێ بکەینە چاومانەوە، تاڵی قەترەکە لە قورگمان بدا. پرسیارەکەین ئایا ئەگەر تاڵێکی لە قورگمان بدا، تاڵی قەترێک کە کردوتە چاوتەوە چۆتە خوارەوە بەناو قورگت، ئەترسی لەوەی کە ڕۆژۆکەت بەتاڵ بێتەوە. ئەگەر پرسیارتان لێکم بۆ ئەوەندە بەوردی پرسیار دەکەن و لی دەکۆڵنەوە، دەڵێن با ڕۆژەکەمان بەتاڵ نەبێتەوە، چونکە ئاو خواردنەوە حرامە. چونکە حرامە کاتێکە بە ڕۆژوو دەبیت شتێک بڕاتە ناو قورگتەوە تا ڕۆژوو دەشکێنی. ئەی مانگی ڕەمەزان فێری ئەوەی کردی ئەبێ خۆت لە حرام بپارێزی. ئەی بۆ دوای مانگی ڕەمەزان حرام دەخۆیت و گوێت پێی نییە، کەواتە فێر بە. فێری ئەوە بە مانگی پیرۆزی ڕەمەزان فێری حەڵاڵ خواردنی کردی، فێری ئەوەی کردی لە حرام و لە غەش و خیانەت بە دوور بی. چۆن خۆت دەپارێزی لە قەترێ لە تکێک ئاو بۆی ڕۆژۆکەت نەشکێت، چونکە دەڵێ حرام و تەئسیر لە ڕۆژۆکەم دەکا. دڵنیا بە حرام خواردن تەئسیر کاریگەری تەواوی هەیە بەسەر دین و ئیمان و قیامەتەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر لاشێک بە حرام گەورە بێ قابیلی ئەوەیە ئاگری دۆزەخ بیسووتێنێ. غەش حرامە. و دەفەرمی ئەو کەسەی حرام بخوا و لاشەی بە حرام گەورە بوو بێت، خوای گەورە چوونە بەهەشتی لەسەر حرام دەکات. دوای مانگی ڕەمەزان غەش حەڵاڵ نییە. لە بازاردا غەش مەکە، بۆ کەس غەش مەکە، نە بۆ کچ، نە بۆ کوڕ، نە بۆ بووک و نە بۆ زاوە، نە بۆ ژنە و بۆ هیچ کەسێتر. غەش مەکە، خۆت گونەحبار مەکە. ڕاستیەکان بە مشتری بڵێ، ئەو مشتریە بخەڵەتێنی خوات پێ ناخەڵەتێ. ڕۆژێک دێت باجی هەموو پارەکانت ئەدەی فلس بە فلسی، دینار بە دیناری، دۆلار بە دۆلاری، سنت بە سنتی. کەواتە ئاگاداری خۆت بە. مانگی پیرۆزی ڕەمەزان فێرمانی کرد دەی خۆمان چۆن لە تکێ ئاو دەپارێزین، لە پارویەک نان دەپارێزین بۆی حرامە و گونەحبار نەبین. دەی با دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە خواناز بین، خواپەرست بین، حەڵاڵ خۆر بین، دوور بین لە حرام و لە غەش و خیانەت.